بەڕێزانم سڵاوتان لەبێ ئەوم کاتتان باش سعات حوتە و گەڕینەوە لاتان لە کورسان تەندروستی بە پێشکەشکردنی کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاوازی تەندروستی ئەمڕۆ من وەلەند بابەتێکی جیاواز ئەخەینە ڕۆ لەن سڵاو لێوێت سڵاو لە تۆ ڕاستان تەندروستی من زۆر باشم تۆ چۆنی باشی منیش باشم سڵاو لە بینەرانی خۆشەویست هیوادارم لە شوێنێگەن هەر باش و تەندروست بن وەک ڕاستان وتی ئەمڕۆژ پێکەوە لەگەڵ ڕاستانە بەرنامەیەکی تایبەتان پێشکەشەکەین بێگومان لە سەریشێک لە دیاردە هەرە باوەکان کە لە کۆمەڵگەی خۆشمانە زۆر باوەش دیاردەی دابەزینی فشاری خوێنە بێگومان دابەزینی فشاری خوێن مەرج نییە هەموو کاتێک نەخۆشی بێ هەندێک جار تەنهاکرێن نیشانەی هەندێک گرفتی تر بێ بەڵام حاڵەتێکە کە زۆر کەس بەدەستیەوە ناڵێنەوە یەکێکە لەو حاڵەتانی کە تەواوی هێزوتوانە لە کەسەکە دابڕێ و ئەی کاتە ئەو پەڕیماندوێتی و بێهێزیەوە ئێمەش بە باشمان زانی کامڕۆ بەرنمەیەکی تەواو لەسەر و بابەتە بکەیت جارن حڵاتێکی لای خۆمان نازانم ئەگەر سەرنجە یابێتی خەتیاوێ بابەتەوەی کە زۆر جارێکێکە هەستەکە بێهێزە و لاوازەیان زۆر جار بیناییان تێکەچێڵە سرم گێژە خواڵێ زەلەوانێ زەختی دابەزی بێ پارچەی شیرینی یا شتێکی سوێری بنێ بابی خوایەتەوە باری خۆی ئەمەیەکەگەر دەستەواژانی کە لە ناو خەڵکا زۆر بەکاریە لەبەرەوەی کەمی زەخت یاخود بە دابەزینی فشاری خوێن ئەبەستنەوە بە بابەتی لاوازی و گێژبوون و بابەتانە هەموو ئەمانە ئەمڕۆ باسەکەین پزیشکی پسپۆرمان لەگەڵایە بۆمان یەکلای کاتەوە کە ئەم بابەتە تا چۆنێ پەیوەندی بە نزمی فشاری خوێنەوە هەیە هەروەک بەرزی فشاری خوێن گرفتە و کێشەیە نزمی فشاری خوێن بێگومان کێشەیە بەڕێزان ئێمە کاتێک کە فشاری خوێن بۆ یەکێکە زەختی خوێن بۆ یەکێگرین پێوانەکەی سەرەیەک و ژێرەیەکمان هەیە زۆرینەی خەڵک لە نێوان 110 بۆ 120 سەرایە ینی 11 یان 12 باسەکرێ و ژێرەکەشی لە نێوان 70 تا 80 بەڵام دابەزینی فشاری خوێن یاخود پستانی خوێن یاخود بە دەستاواژە زانستیەکەی هایپۆتێنشن ئەو بارودۆخەیە کە پستانی سەرەتە خواردنەوە واتە نەوەت و پستانی ژێرە لە نزیکی 60 یاخود خوار 60 لێرەوە وردە وردە کۆمەڵێک گیر و گرفت دەست پێەکەن بەڵامێکی زۆر گەورە هەنێ خەڵک هەیە بەشی زۆری نەشیانن ئەوانن کە ئەم زەختەیان نزمە واتە 9/6 و هیچ گیر و گرفتێکیشیان نییە بەشی کەمانە زیاتر پەیوەندی بە لایەنی وەرزشی و شێوازی بوونیەت و جیناتی کەسەکەەوە هەیە کە ئەم زەختە نزمە هیچ کێشەیەکی بۆ دروست نەکردووە بەڵام ئەمڕۆ ئێمە بە وردی باس لەواناکەی کە ئەم کەمی فشاری خوێنە کۆمەڵی گیر و گرفتی دیاریکراوی بۆ دروستەکە بەنمونە تۆ ئەگەر نمونەیەکی زۆر ئاسان و بەسیط بێنینەوەی ژەوەیە کاتێک کە لە ماڵ و سۆندەیە کە بەدەستەوەیە ئاو لە سۆندەکەیتە دەر و شوێنێکی پێش و یاخود شتێکی پێپاکەیتەوە ئەگەر دەست خەیتە سەردەمی سۆندەکە ئاوەکە زۆر بە تەوژم و بە بەقوەتی ڕوە بەڵام کاتێککە پەنجەت لا بێ فشارەکە لاواز و بەهێزتر بێ بۆم ناگرتەوە سیارەیەک شوی پێویستە دەست خەیتە سەردەمی سۆندەکە بووی پستانی ئاوەکە بەهێز بێ و بەشی کاتێ پاکیکەیتەوە جوان پاک بێتەوە بەس کاتێکم پەنجەی لاوی فشارەکە لاوازە بێ وا وێنایکە لە جستەی تۆشە کاتێکە ئەم فشاری خوێنە دا ئەبەزێ ئەو خوێنەی ئەو 5 لیتر خوێنەی کە لە جستەی من و تۆیە هەیە توانای هەڵسوڕان و چوونی بۆ ئەندامە جیاوازەکان نامێنێ لە گرنگترین ئەمەندامانش مێشکە سنتەری هەموو جستەی و هەموو کۆنتترۆلی جستەی بەدەسە بەدەلەوەش ڕاستان بە ئەمەوەمان بیر نەچێت کە سەرچاوی زۆربەی وزەکان کە بەجەسەمانە بڵاوە بێتەوە ئەچێت لە ماسوولگەکانمانە کۆ بێتەوە زۆر کاتە و کەسانی کە تووشی ئەم گرفتەیە بن ئەگەر بێت و حاڵەتەکەشیان نەخۆشیەکی درێژخایەن یاخود گرفتێکی با بڵین گرفتێکی ناڕەحەت یاخود گرفتێکی مەترسیدار نەبێت ئەو دووچاری دابەزینی ئاستی وزابنەوە لەبەرەوەی وزەی پێویست لە ڕێگەی خوێن و ناچێت بۆ ماسوولگەکانی جەستیان باوەشمان بینەچە ڕاستان هەروە خۆت ئاماژت پێیان گرنگترین شت لە دابەزینی فشاری خوێنە ئەوەیە کە ئێمە هۆکارەکەی بدۆزینەوە ئایا چ هۆکارێک وای کردووە کەم کەسە فشاری خوێنی دابەزێت ئایا بەهۆی نەخۆشیێکی دڵەوەی ئایا بەهۆی نەخۆشیێکی کورچیلەوەیە یاخود بەهۆی هەر هۆکارێکی ترەوەی وای کردووە کەسەکە تووشی دابەزینی فشاری خوێن بێت جا ڕاستان باوردە بچین لای هەواڵەکان زۆر باش ئەچینە لای هەواڵێک کە باز لە کەمبوونەوەی ئاستی شلەمەنیەکانی جەستە و باز لە پەیوەندیەکە لەگەڵ تێکچوونی هاوسەنگی فشاری خوێن ئایا کەم خواردنەوەی شلەمەنیەکان لە ژیانی ڕۆژانەیە کەم نان خواردن چکاری گەرێک لەسەر فشاری خوێنەکە با پێکەوە بچینە لایم هەواڵ و ناوڕۆکی هەواڵەکە بزانین توێژینەوەیکی نوێکە لەلایەن زانکۆی کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام درراوە تیشک دەخاتە سەر پەیوەندیەکی ڕاستەوخۆ و مەترسیدار لە نێوان کەمبوونەوەی شلەمەنیەکانی جەستە و تێکچوونی هاوسەنگی فشاری خوێن ئەم توێژینەوەیە کە لەسەر 15,000 کەس و بۆ ماوەی 4 ساڵ ئەنجام درراوە دەری دەخات تەنانەت کەمبوونەوەیکی کەمی ئاوی جەستە دەبێتە هۆی دابەزینی کتوپڕی فشاری خوێن کە ڕەنگە بێتەوەی لە هۆشخۆچوون و زیان گەیاندن بە ئەندامە ناوەشەکان بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکان خوێنی مرۆڤ لە ڕێژەیەکی زۆر لە ئاو پێکاتوە کاتێکە جەستە بڕی پێویست شلەی پێناگا قەبارەی گشتی خوێن لە ناولولەکانی خوێنە کەمە بێتەوە ئەمەش دەبێتەوەی ئەوەی کە دڵ ناچار بێ بە
خێراییەکی زۆرتر لێبە بۆ قەرەبووکردنەوەی ئەم کەمیە بەڵام سەرڕای ئەوەش فشارەکە لە خوار ئاستی ئاساییەوە مێنێتەوە داچەکان ئاماژە بۆ دەدەن کە ئەو کەسانی ڕۆژانە کەمتر لە 5 پەرداخ ئاوەخۆنەوە بە ڕێژەی لە 145 زیاتر تووشی نیشانەکانی دابەزینی فشاری خوێنی درێژخایانە بن وەک سەرگێش خواردن و لێڵبوونی بیناییان. دکتۆر سارا تۆمسۆن پسپۆری نەخۆشەکانی دڵ و لولەکانی خوێن دەڵێت کەمی ئاو تەنها هەستکردن بە تینوێتی نییە بەڵکو تێکچوونی سیستەمی گواستنەوەی ئۆکسجینە بۆ مێشک کاتێک قەبارەی خوێن کەم دەبێتەوە مولولەکانی خوێن ناتوانن بە تەواوی فراوان بن ئەمەش کار دەکاتە سەر چالاکی گورچیلەکان و کۆندامی دەمار ئەو جەخت دەکاتەوە لەوەی کە زۆرێک لەو حاڵەتانی بە نەخۆشی دابەزینی فشار ناو دەبرێن لە ڕاستیدا تەنها کێشەی کەمخواردنەوەی ئاویان هەیە. سپۆران ئامۆژگاری دەکەن کە بۆ پاراستنی هاوسەنگی فشاری خوێن پێویستە ڕۆژانە بەلایانی کەم و 2 هەتاوەکو 3 لیتر ئاو بخورێتەوە بەتایبەتی لە وەرزە گەرمەکانە بێگومان هەروەها دوورکەوتنەوە لەو خواردنە کافاینەن زۆرە وەکو قاوە و چا چونکە دەبنە هۆی زیادبوونی میزکردن و لە دەستدانی شلەی جەستە لە کاتی هەستکردن بە ماندوێتیشی بێهۆکار پەرداخێک ئاو کە کەمێک خوێی تێدا بێ ئەکرێت چارەسەرێکی خێرا بێ بۆ بەرزکردنەوەی فشاری بۆ ئاستی سروشتی خۆی. بەڕێزان بە شێوەیەکی گشتی ئەو بڕە خوێنەی کە لە جەستەی ئێمەیە هەیە نزیکی 5 لیترێکە دڵی من و تۆ هەر دقەیە کاتێککە خوێن ئەنێرێ ئەگەر نزیکی 70 جار لە دقەیەکا لێبە یاخود 80 جار لە دقەیەکا لێبە توانای ناردنی هەتاوەکو 5 لیتر خوێنی هەیە واتە ئەم خوێنە بەردەوام هاتوچۆوەکە گرفتێکەیە ئەوی ژەوەی ئەگەر بێت و ڕێژەی ئەم خوێنە کەم بکە جەستەی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئەگەر حساباتێکی بۆ بکەین ئەگەر هەژماری بکەین نزیکی 160 ئاوە یعنی کەسێک ئەگەر کێشی جەستەی نزیکی 80 کیلۆگرام بێ تقریبا هەتاوەکو 46 بۆ 47 لیتر ئاو لە جەستەیەتی ڕەنگە پێتان سیر بێ ئەم ژمارەیە چۆن ئەم بڕە زۆرە ئاو هەیە بەڵام هەر خانەیەکی بچووکی جەستە ڕێژەی خۆی ئاویتی هەیە هەر ئەندامێکی ناوەکی کۆمەڵێ ئاو گلەیاتەوە ئاو کۆکاتۆ کاتێکە سەرژمێری بۆ کرێ لە کۆتاییە نزیکی 48 لیتر یاخود ئەگەر کێشی جەستەی 70 بێ نزیکی 42 لیتر ئاو لە جەستەیە هەیە کەواتە ئەگەر بێت و ئەم ئاوە بە شێوەیەکی تەندروست ڕانەگیرێ بە نمونە باس لەوا کاڵێ ئەو کەسانی کە لە ڕۆژێکە لە 4 پەرداخ کەمتر لە ئاوەخۆنەوە بە نمونە پەرداخێک 2 پەرداخ ئاوەخۆنەوە دووچاریەوە بن کە ڕێژەی ئاوی جەستەیان کەمەکە ئێوەکو باسم کرد 160 جەستەی مرۆڤ ئاوە کاتێککە تۆ ئەم ئاوە کەمەکە لە جەستەیە ڕێژەی خوێنیش کەمەکاتەوە بێگومان و ئەم خوێنشکە کەمی کرد لە کۆتاییە ئەو پستانەی کە لە باری ئاسایی خۆیان پێویستە دروستیکە کە 12 کەمترە بێتەوە توانای دروستکردنی ئەم پستانەی نامێنێ هەر بۆ ئەم هەواڵە خودی خۆی زۆر جەخت لەوا کاتەوە کە ڕێژەی پێویست و ڕێژەی دیاریکرا و لە ئاو بخورێتەوە کە ڕۆژانە نزیکی 2 هەتاوەکو 3 لیتر بەپی گۆڕانکاری جەوەکە و شێوازی ژیانی کەسەکە دەست خۆش ڕاستان ئەو ڕێژەی کە تۆتێ 2 بۆ 3 لیتر ڕێژەیەکی زۆر گونجاوە بۆ ئەو خواردنەوە بەڵام با بیرمان نەچێت ئەکرێت زیاد لە پێویست ئاو خواردنەوەش گرفتی ترمان بۆ دروستکات ئەو ئاوەی کە ئێمەی خوێنەوە یاخود هەر شلەمەنیە کە ڕۆژانە ئێمەی خوێنەوە لە ڕێگەی گورچیلەمانەوە پاڵاوتنی بۆ بکرێت گورچیلەش تا ڕێژەیەکی دیاریکرا و توانای ئەوە هەیە کە ئاو بپاڵەوێت یاخود شلەمەنیەکانی جەستە پاڵەوێت بۆی گرنگە پێشەوەی کە ئێمە دەستکەین بە ئاو خواردنەوە بزانین هۆکاری دابەزینی فشاری خوێنەکەمان چییە؟ ئایا وەک لەم هەواڵەیە باسمان کە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەمی خواردنەوەی ئاو شلەمەنیەکان یاخود هۆکارێکی تری هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمی ژوەک لە هەواڵەکەی باسمان کرد خواردنەوە کافاینیەکان ئەکرێت لە جیاتی سوود بە دابەزینی فشاری خوێن بگەنن زیانی پێ بگەنن ڕەنگە هەنێکە زوابی کاتەوە بڵێ من خواردنەوەیکی وزەبەخشە خۆم یاخود کوپێ قاوا خۆم بۆی کە شلەمەنی وەربگرم بۆی کە قەرەبووی ئەو ئاوە بکەمەوە کە جەسەم لە دەستیاوە بەڵام ئەما بێتە هۆی ئەوەی کە لەشی تۆ ڕێژەیەکی زۆرتر میز بکە و ڕێژەیەکی زۆرتر ئاو لە دەست بێت و لەگەڵەوە شابابیرمان نەچێت ڕاستانەوە خۆ دوتێ 2 لیتر بۆ 3 لیتر بەسە کەواتە ئەوەی گرنگە بزانین چەندێک ئاو بخۆینەوە و بزانین هۆکاری داوەزینی فشاری خوێنەکەمان چەنە بۆ ئەوی کە قەرەبووی بکەینەوە جاکە بە داداچوونم بۆ بابەتەکەش کرد ئەلم بەڕاستی کەم خواردنەوەی ئاو تقریبا لە هۆکارە هەرە بەهێزەکان بوواتە ئەگەر یەکەم نەبێت دووەم هۆکارە بۆی کە کەسێک تووشی کەمی پستانی خوێن و دابەزینی پستانی خوێن بێ و هەروە خۆت ئاماژەت پێەیە ئەگۆڕێت ئەم ڕێژێ بنمونە
نمونە لە وڵاتی خۆمانەکە ئێمە لە هاوینێکی گەرممان هەیە بەڕاستی زۆر جا پلەی گەرما ئاگاتە نزیکی 42 43 و 44 دەرەجەی سلیزی ئارەقنەوەیەکی زۆر لە جەستەیە ڕوایەوەم ئارەخەش بێگومان هەمووی هەر بەشێکی زۆری ئاوە کەواتە کاتۆ لە وەرزە گەرمەکانە ئارەقێکی زۆرەکەیت پێویستە لە بەرامبەرە ئاوێکی زۆرتریش بخۆیتەوە زۆرجا لە وەرزە گەرمەکانە هەتاوەکو 3 لیترونی بۆ 4 لیتری ئاویش ئاساییە بەڕاستی ئەچمە لە یەکێکتر لە هەواڵەکان کە باس لە پەیوەندی تەندروستی مێشکەکات بە کەمی فشاری خوێنەوە لە بیری نەکەی مێشک ئەو بەشەی جەستەیە کە زۆرترین ئۆکسجینی پێویستە لە بری بەردەوام لە کارایە بەردەوام فەرمانە نێرێ بەردەوام ڕێکردنەوەی جەستاکە ڕێکردنەوەی هەموو ئەندامە ناوچەکانی جەستە بەدەست مێشکمانە کەواتە لە بیری نەکەین پێویستی بەوەیە کە بەردەوام ئۆکسجینی بۆ بنێری تاوەکۆی وشکاری خۆیکە ئەی ئەگەر بێت و پستانی خوێنەکە کەم بێ لاواز بێ و توانای ئەوەی نەبێ ئەم خوێنە بگەێنێتەوە بە مێش چی ڕۆیە بە پێکۆچێ لایم هاڵە و زانیاری زیاتر وەربگری فەرموو توێژینەوەیکی نوێ کە لەلایەن زانکۆی جۆنز هۆپکینز لە ئەمریکا ئەنجامدراوە تیشکە خاتە سەر لێککەوتە مەترسیدارەکانی دابەزینی فشاری خوێن بۆ ماوەیەکی درێژخایەن ئەم توێژینەوەیە کە لەسەر 12,000 کەسی تەمەن سەر و 50 ساڵ وە بۆ ماوەی 10 ساڵ ئەنجامدراوە دەریدەخا کە دابەزینی بەردەوامی فشاری خوێن دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕۆیشتنی خوێن بۆ مێشک ئەمەش مەترسی توشبوون بە لە بیرچوونەوە زیاد دەکات بە پێشیکردنەوە پزیشکەکان مێشک پێویستی بە لێشاوێکی جێگیری خوێن هەیە بۆ ئەوەی ئۆکسجین و گلوکۆزی پێویست بەدەست بێنێت کاتێک فشاری خوێن لە ئاستی نزمدا دەمێنێتەوە خانەکانی مێشک لە ناوچەی هایپۆکامپەس کە بەرپرسە لە یادەوەری دووچاری جۆرێک لە برسێتی ئۆکسجین دەبنەوە داتاکان ئاماژە بەوە دەدەن ئەو کەسانی بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵ کێشەی دابەزینی فشاریان هەبوو چارەسەریان نەکردووە بە ڕێژەی لە 35 ئەگەری توشبوونیان بە سستی معریفە و کێشەی تەرگی زیاترە بە بەراورد بە کەسانی یاسایی دکتۆر ریچارد لوئیس کە پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارە دەڵێ زۆر کەس تەنها لە بەرزبوونەوەی فشاری خوێن ئەترسن بەڵام دابەزینی بەردەوامیش بکوژێشی بێدەنگە بۆ خانەکانی مێشک کاتێکە خوێن بە هێزێکی کەمەوە گاتە سەروی جەستە مولو لە وردەکانی مێشک وردە ئەپوچێنەوە ئەو جەخت دەکاتۆ لەوەی کە ئەم دۆخە ئەکرێ ببێتە هۆی تێکچوونی هاوسەنگی لە کاتی ڕۆیشتن و زیادبوونی مەترسی کەوتن وشکان لە تەمەنی پیریدا پسپۆڕان ئامۆژگاری دەکەن نابێت دابەزینی فشاری خوێن پشتگوێ بخێت بە تایبەت ئەگەر لەگەڵیدا هەست بە سستی یادەوەری یان گەشتبوونی بەردەوام کرا پێویستە ئەم کەسانە پشکنینی وەرزی بۆ دڵ و لوولەکانی خوێن بکەن و سیستەمێکی خۆراکی پەیڕەو بکەن کە دەوڵەمەند بێ بە ڤیتامین B12 و ترشی فۆلیک چونکە کەمی ئەم مادانە کاریگەری نەرێنیەکانی دابەزینی فشار لەسەر مێشک دووهێندە دەکات. زۆر باشە بۆچی لە ناو هەموو ئەندامەکانی جەستە کە هەریشیشان بەهۆی دابەزینی فشاری خوێن و کاریگەری ئەکرێتە سەری ئێمە جەختەکەینە سەر مێشک لەبەری مێشک ئەو ئەندامەیە کە کۆنتڕۆلی چالاکیەکانی هەموو جەستەمانەکات بەدەر لەوە ئەبێ ئاماژە بۆ بین کە خانەکانی مێشک دوای ئەوەی کە ئۆکسجین و ئاوی پێویستیان بۆ نەڕوات گلوکۆزی پێویستیان بۆ نەڕوات ئەبێتە هۆی مردنیان و خانەکانی مێشک لەو خانانن کە خانی هەمیشەین واتە لە دوای مردنیان ئەم خانانە دروست نابنەوە بەڵکو بەشەکانی تری مێشکە کە ئابێت قەرەبووی خانە مردووەکان بکەنەوە وەک لەم هەواڵەشا باسمان کرد بەشێک لە ناو مێشکمانە هەیە کە پێوترێ هایپۆکامپەس بەرپرسە لە یادەوەری ئەگەر بێت و بڕی پێویست لە ئاو بۆ ئەم بەشەی مێشک نەڕوا بڕی پێویست لە خوێن ئۆکسجین یاخود گلوکۆز بۆم بەشە نەڕوا دەبێتە هۆی مردنی ئەمە ژیشێکە لەو گرفتانی کەەوە ئاکات کەسەکە تووشی لە دەزانی یادەوەری بێت و بێگومان تەنها ئەو بەشەش ناسەرجەم بەشەکانی تری مێشک زەرەریان بەرەکەوێت و قەرەبوو ناکرێت جارم با بەشێوەیەکی زۆر ئاسان و ڕوون بۆ بینەرانیش ڕوونکەینەوە بابەتی خوێن ڕۆشتن بۆ مێشک پێویستی بە توانایکی باشی دڵ و مولولەکانی خوێن و لە هەمان کاتە ڕێژێکی دیاریکراو لە خوێنیش هەیە تۆ ئەو بەشانی خواردڵ بەنمونە ئەگەر دڵ لێرایە ئەو بەشانی کاکەونە خواردڵەوەتە زۆرینەی جەستە
ئەگەر دڵ لێ با ڕاستە خوێنەکە ئەنێرێ بەڵام ئەوە لە بیر نەکەین کە کێشی زەویش هێزی ڕاکێشانی زەوی بەرەو خوارەوە یعنی لێرەوە کاتێکە دڵ لێ ئەیە ڕاستە خوێنەکە ئەنێرێتە خوارەوە بەڵام هێزی ڕاکێشانی زەویش هاوکارە لەوەی کە خوێنەکە بێتەوە خوارەوە ئایم بابەتە بۆ مێشک ڕاستە نەخێر بێگومان مێشک بە پێچەوانەی ئاڕاستی کێشی زەویەوە کارەکەواتە تۆ پێویستە خوێنەکە لە دڵەوە بۆ سەرەوە بێ بۆ مێشک و لە سەریشۆ هێزەکە کارەکاتە خوارەوە کەواتە دژیەکێکەیە پێچەوانەیەکەیە ئەگەر بێت و توانای جەستە ئەگەر دڵ بێ ئەگەر پەیوەندی بە مولولەکانی خوێنەوە بێ یاخود وەکوم هەواڵە ئەگەر پەیوەندی بە کەمی فشاری خوێنەوە هەبێ ئەگەر یەکێکت لەم گرفتانە هەبێ ئەم خوێنە توانای ئەوەی نییە بگاتە بەشی سەرەوەی جەستەکە مێشکی تایە بەشی سەرەوەی جەستەکە کە لی سەرەوە ئەو خانە گرنگانەی دەماریانەی تایە کە جەستە کۆنتترۆلەکەن وەکو لە هەواڵەکەشە باسی کردووەلەن جاماژی پێە مێشک گەورەترین کۆگای کۆکردنەوەی ئۆکسجینە ئەو ئۆکسجینە زۆرەی کە من و تۆ لە ڕێگەی هەناسەوە هەڵیمژین بەشێکی باشێکێ بۆ مێشک کەواتە ئەم خوێنەکە توانای نردنی نەبێ ئەم دڵە کە توانای نردنی نەبێ ئەم خوێنە بڕوا بۆ مێشک بێگومان گرفتی بابەتی لە بیرچوونەوە کۆمەڵی گیرروگرفت بۆ مێشک دروستە بێەوە دووبارە توانین بە بابەتی سۆندەیەک لەیەکی بچێنی نەگەر بێت و ئەم سەری سۆندەکە ئاوێکی زۆر بەهێزی بۆ بنێری لەو سەر ئاوەکە بێگومان بە بەهێزی دەرەچێتەوە بۆ پێچوانەشەوە گەر بێت و ئاوی ئەم سەر کەم کەیتەوە لاوازی کەیت یاخود بە نیوەیی بیکەیتەوە لەو سەریش ئاوەکە بە لاواسترە ڕوە کەواتە ئەگەر تۆ لێرە بڕێکی پێویستی خوێنە نەبێت کە دڵبینێرێ زۆر جار گیرروگرفتی کەمی خوێن و کەمی ئۆکسجینیش دروستەوە بێگومان بۆ مێشک بێگومان زۆر ڕاستە دەست خۆش ڕاستان ئەچینە لای هەواڵێکی ترمان کە باسی خواردنێگەکەین کە لە ماڵی هەمومانە هەیە ئەویش کشمیشە لەم هەواڵە پێتانەڵین کە کشمیش سوودی چییە و چۆن کاریگەریە کاتە سەر دابەزینی فشاری خوێن بچینە لای ناوڕۆکی هەواڵەکە توێژینەوەیکی نوێ کە لەلایەن زانکۆی تۆکیۆ لە ژاپۆن ئەنجام دراوە تیشک دەخاتە سەر سوودە سەرسوڕهێنەرەکانی خوانی کشمیش وەک چارەسەرێکی سروشتی و زێڕین بۆ کەسانی بەدەست دابەزینی فشاری خوێنەوە دەناڵێنن ئەم توێژینەوەی لەسەر 8,000 کەس و بۆ ماوەی 3 ساڵ ئەنجام دراوە دەری دەخات کشمیش توانایەکی بێوێنەی هەیە لە ڕێخستنی کارەکانی ڕژێنی سەرگورچی لە و پاراستنی هاوسەنگی سۆدیۆم لە خوێندا بە پێشیکردنەوە کیمیایەکان کشمیش دەوڵەمەندە بە شەکرە سروشتیەکان بۆ پۆتاسیۆم و چەندین مادەی دژە ئۆکسان کە کارەکەن بۆ باشترکردنی نەرمی لولەکانی خوێن توێژینەوەکە دەری خستووە کە خوساندنی کشمیش لە ئاوە و خواردنی لە بەیانیانە ئەبێتە هۆی پاراستنی ئاستی گلوکۆز و فشار لە کاتە جیاوازەکانی ڕۆژە داتاکان ئاماژە بەوە دەدەن کە ئەو کەسانی بۆ ماوەی 1 مانگ بەردەوام کشمیشیان خواردووە نیشانەکانی وەک ماندوێتی بەیانیان و تەڵەخبوونی چاوەکانیان بە ڕێژەی لە 155 کەمی کردووە دکتۆر هێرۆشی یامامۆتۆ پسپۆری خۆراکناسی دەڵێت کشمیش تەنها میوەیەکی وشک نییە بەڵکو وە کۆگایەکی وزە کار دەکات کە یارمەتی دڵ دەدات خوێن بە هێزێکی گونجاوتر پاڵ بنێت جیاوازی کشمیش لەگەڵ خوێ ئەوەیە فشارەکە بە شێوەیەکی پلەبەندی بەرزەکاتەوە و جێگیری دەکات نەک بە شێوەیەکی کتوپڕوو مەترسیدار ئەو جەخت دەکاتەوە کامە باشترین جێگرەوەی سروشتیە بۆ ئەو دەرمانانەی بۆ بەرزکردنەوەی فشار بەکاردێن سپۆران ئامۆژگاری دەکەن کە باشترین ڕێگە بۆ سوود وەرگرتن لەم خۆراکانە ئەوەیە کە 30 بۆ 40 دەنە کشمیش شەو لە ناو پرداخێک ئاودا بنێ و بەیانیان بەسکی خاڵی بخورێ هەروەها جەخت دەکرێتەوە کە نابێ ڕێژەی خواردنەکە لە سنوور تێپەڕێ بە تایبەتی بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەکارهێنانی ئەم شێوازە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئەبێتە هۆی ئەوەی کە سیستەمی بیستن و بینین و تەنانەت تەرکیزی مێشکیش بەهۆی باشبوونی فشاری خوێنەوە بەرەو پێش بچێت بەرزم لەم هەواڵە باس لە کشمیش و لە خواردنی کشمیشەکە و بە شێوازێکی تایبەتیش باسێکە ئاڵێ بخوسێنرێ بکرێتە نێو ئاوە شەودای بنی و بەیانی کە هەستای بەسکی خاڵی بیخۆی و باس لە سوودە جیاوازەکان و شێوازە جیاوازەکانی بەکارانیان بابەتاکە باز لەوا کرێکاتێک کە تۆ فشاری خوێنت کەم بێ ئەم کشمیشە خواردنێکی سروشتی تەندروستە کاکرێ بەکار بێ بۆی کە ئەم فشاری خوێنە وردە بەست بکرێتەوە شتێکی جیاوازیەکەیە لە نێوان ئەم کشمیشە و ئەو خواردنی کە تۆ لە کاتێک بەیەکێکی ئەڵی زەختی دابەزی و خواردنێکی سوێریت یاخود خوێیەکی تەناو دەمیەوە جیاوازیەکی زۆر سەرنجڕاکێشەیە ئەویژەوەیە خوێ کاتێکەی بۆ کەسەی کە زەختی دابەزی و کە فشاری خوێنی کەمە زۆر بە خێرایی فشارەکە بەرزەکاتەوە گرفتیەوە دروستەکە کە ئەگەری هەیە لە دواییە دووبارە دابەزێت و پێویستی بۆ بێ هەمدیت خۆی تری بیتێ بەڵام ئەوەی کە لەم توێژینەوەی ئاسەلمێنراوە لەسەر ئەو چەند کەسە کە نزیکی 30 بۆ 40 کەس ئەنجام درراوە باز لەوە کاکاڵێ ئەم کشمیشە توانای ئەوەی هەبووە
فشاری ئەم خوێنە وردە بەرزکاتەوە، یعنی ئەگەر 9/6 بوو بێ لە دوای هەفتەی یەکەم گریمان کردوێتی بە 10/7 دواتر کردوێتی بە 11/8 ئەنجا هێناوێتێت 12/8 و ڕێژەیەکی ئاسایی و تەندروست کاتە جیاوازەکە لەوەیە کە ئەم خواردنە سروشتێت تۆی خۆی بە شێوەیەکی سروشتی ئەم پستانە بەرزەکاتەوە نەک ئەوەی کە خێرا بەرزیکا و خێراش دایبەزێنێتەوە. زۆر ڕاستە ڕاستان جەستەی ئێمە وا دروست بووە کە توانای خۆگونجاندنی هەیە توانای نوێبوونەوەی هەیە ئەمە لەو قسەی ڕاستانە زۆر ڕەنگەیەتەوە چۆن کاتێک کە کەسێک تووشی داوەزینی فشاری خوێن و بێت ئەگەر سوود لە خوێ وەربگرێت ناڵین شتێکی خراپە بەڵام بێگومان بۆچوو یاخود بڵێن شتی باشتر هەیە لە جیاتی خوێەکە بەکاربێنێت ئەگەر لە ڕێگەی خوێەوە سوود لە بەرزبوونەوەی فشاری خوێنی وەربگرێ بە کاتێکی زۆر زیاتر یاخود زۆر کەمتر فشاری خوێنەکەی بەرزەبێتەوە بەڵام دابەزینیشی هەر ئەگەری زۆر زیاترە بەڵام ئەگەر بێت و لە ڕێگەی کشمیشەوە سوودی لێوەربگرێتەوە ئەگەری هەیە ماوەیەکی کەمتری زیاتری پێ بچێت لە چاو خوێەکەیە بەڵام بە پێچەوانەوە دابەزینی کەمێک قورسترە بێواتە کاتێکی زۆرتری ئەوێ بۆی دووبارە فشاری خوێنەکەی دابەزێتەوە باوشمان بیر نەچێت کە کشمی شەرچەنە سوودی زۆرە بەڵام ئەو کەسانی کە شەکریان هەیە نابێت زیادە ڕۆی لە خواردنیا بکەن لە بەروی بێگومان دەوڵەمەنە بە بڕێکی زۆر لە شەکر بەڵێ ڕاست دەست خۆش بێوالن یەکی تریش لەو بابەتانی کە لە بابەتی فشاری خوێنە زۆر سەرنجڕاکێشە توانای مولولەکانی خوێنە بۆ خۆگونجان نەروەکو تۆ باسە کرد کەسێک لە سەرەتاوە گەر فشاری خوێنی 11/7 بێ وردە بەرز بوو بێتەوە بە هۆکاری گۆڕانکاری لە ژیانیا سیرەکەی جەستە و بەشێکی تایبەت هەیە لە دڵام خوێنبەرێکی گەورەیە لەگەڵ مێشکە ڕێکەوتنێکە کاڵێ ئاگادار بەم جستەیە کە جاران 11/7 بۆ زەختی ئێستا چۆتە نزیکی 12/8 کەواتە بە مولولەکانی خوێن بڵێت تۆ زیاتر خۆیان بکشێنن بۆی کە جێی ئەم خوێنە بێتەوە بڕۆ جامەیەکێک لەو شتانی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە و توانایەکی زۆر بەهێزی جستە بشانەیە کە چۆن خۆی لەگەڵ گۆڕانکاریە ناوچەکانە ئەگۆڕ و یەکێکتر لەو هەواڵانە کە باس لە بابەتی جوڵە ئەکا ئەم جوڵێش هەر زۆر تایبەتە لەبەرەوەی کە خۆی ئەگونجێنێ لەگەڵ شێوازی ئەم پستانی خوێنایە پێم خۆش سەرەتا هەواڵەکە باسکەین و لەگەڵمانامێن دوایی تۆزی قسەیت لەسەر هەواڵەکەکەین. توێژینەوەیکی نوێ کە لەلایەن زانکۆی هاروارد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجامدراوە تیشکە خاتە سەر دیاردەیە کە پێی ئەوترێ دابەزینی فشاری خوێن بەهۆی وەستانەوە ئەم توێژینەوەیە کە لەسەر 25,000 کەس و بۆ ماوەی 6 ساڵ ئەنجامدراوە دەریەخا کە چۆن جوڵەی خێرا و کتوفڕ ئەبێتە هۆی تێکچوونی دابەشبوونی خوێن لە جستەیە و دروستبوونی مەترسی لەسەر ژیانی کەسەکە. بە پێشیکردنەوە فیسیۆلۆژیەکان کاتێک مرۆڤ لە حاڵەتی پاڵکەوتنەوە بە خێرایی هەڵدەستێتە سەر پێ هێزی کێشکردنی زەوی خوێنەکە بەرەو قاچەکان ڕادەکێشێت لە کەسانی ئاساییدا خێرا لولەکانی خوێن گرژ دەکات بۆ ئەوی خوێنەکە بەرەوسەرەوە بگەڕێنێتەوە بەڵام لەو کەسانی کێشەی فشاریان هەیە ئەم کردارە دوا دەکرێت. داتاکان ئاماژە بەوە دەدەن کە دابەزینی فشاری کاتی وەستان بەرپرسە لە 140 حاڵەتەکانی کەوتن و شکان لە ناوماڵدا بە تایبەت لە کاتی هەستان لە خەو لە نیوەی شەودا. دکتۆر ئەلیزابێز گرین کە پزیشکی پسپۆری فریاکەوتنە دەڵێ جوڵەی کتوپڕ وەک شۆکێک وایە بۆ دڵ کاتێک بەبێ ئامادەکاری هەڵئەسی مێشکت بۆ چەند چرکەیەک بێ ئۆکسجینە بێنێتەوە ئەمەش هۆکاری ئەو ڕەشیەیە کە دێتە بەردەم چاوەکانت ئەو جەخت دەکاتەوە کە ئەم دۆخە لەو کەسانەدا زیاترە کە ماسوولەکانی قاچیان لاوازە چونکە ماسوولەکانی قاچ وەکو دڵی دووەم کارەکە بۆ پاڵنانی خوێن بەرەوسەرەوەی جەستە. پسپۆران ئامۆژگاری دەکەن کە پێویستە مرۆڤ فێری جوڵەی سێخۆناغی بێت سەرەتا لەسەر جێگاکە دانیشێت پاشان بۆ ماوەی یەخ و لە قاچەکانی ڕابۆشێنێت و دواتر بە هێواشی هەستێتەوە هەروها پێشنیار دەکرێت کە وەرزشی بەهێزکردنی ماسوولەکانی قاچ ئەنجام بدرێت و لە کاتی وەستانی زۆردا قورسایی جەستە لەسەر یەک قاچدا نەرێت لە کاتی هەستکردن بە گێژبوونی کتوپڕ باشترین کار ئەوەیە کە دەست بەجێدا بنیشیت یان سەر بنەوێتە خوارەوە بۆ ئەوەی خوێن بگەڕێتەوە بۆ مێشک. ئاجە باستینەوە باستینەوە
ئەمە یەکێکە لەو بارودۆخانەی کە زۆر جار خەڵک تووشێ بێ و ڕەنگە نەزانین بابەتەکە پەیوەندی بە چیەوە هەیە چەند جار وڵاتوەن کە زۆر بە خێرایی ئەگەر بە تایبەتی لە پاڵکەوتنەوە هەڵەسی تۆستەکی بەرچاو ڕەشە بێ یا بەرچاو تەڵخە بێ هەستەکەی سەری گێژەخوا ناشزانی سەبەبەکەی چییە ئەم هەواڵە ڕێک باز لەوە کاڵێ کاتێککە تۆ دانیشتوی یاخود پاڵکەوتوی ئەو خوێنی کە لە جستت هەیە لە بەشی خوارەوەی جستەیە بە تایبەتی قاچەکان کۆ بێتەوە شتێکی سیر و سەمەری جستە ئەوەیە کاتێککە هەڵ ئەسی ئەو ماسوولکانی قاچەمووی گرژە بن و مولوی خوێنەکانیش لەگەڵ یا گرژە بن بۆ ئەوەی کە خوێنەکە خێرا بنێرنەوە بەشی سەرەوەی جستە لێرە بارودۆخە دروستە بێ ئەم مولولانەکە هەمووی گرژە بن هی مێشکیش بێبەری نییە لەوە مولەکانی مێشکیش گرژە بن لەم حاڵەتەیە ئۆکسسیجینێکی کەمتر لە ڕێژەی پاڵکەوتن و دانیشتنەکەچێ بۆ مێشک بۆیە من و تۆ وەکو سەرگێژ خواردن و بەرچاو تەڵق بوون و ڕزۆدار لە بەرچاوم ڕەش بوو وە بابەتەکە بینین بەڵام لە ڕاستی ئەمە میکانیزمێکی ئاسایی جستەیە کە تۆ هەڵەسی ئەم گۆڕانکاری واکە کە بەرچاو ڕژ ببینێ ڕاستان ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە ڕوونکردنەوەی کۆتایی هەواڵەکەمان بوو ئەویش پێمانەڵێت کاتێک کەسێک بێوێ هەستێت یاخود لە کاتی پاڵکەوتن یاخود لە کاتی خەوت نابێ هەسێتە سەر پێ باشتر وایە چەند خولێکێک لەسەر جێگەکەی دابنیشێ ئەم دانیشتنەوە کات کە جەسە تۆزێک ئامادەکاری بکە بۆی کە کەسەکە هەسێتە سەر پێ خاڵی دووەم ئەوەیە کە کەمێک قاچەکان ڕابۆشێنێ بیجوڵێنێ یاری بە قاچەکانی بکە ئەویش بۆی کە ماسوولکەکانی جەستەی ئامادەکاری بکەن وی وردە خوێنەکە بەرەسەرەوە پاڵ بنرێت و بگەڕێتەوە بەشەکانی سەروی جەسە و دواتر کەسەکە بێگومان ئەگەر هەسێت تووشی ئەوە نابێت کە سەری گەشت وا یاخود خوانەخواستە لاندی حاڵەتە تووشی بورانەوە و شکان و ئەو گرفتانە نابێت بەڵێ چالند پێم خۆشە وردەوردە بچینە لای ئامار و گرافیکەکانمان کۆمەڵی ئامارمان ئامادەیە وەکو ڕۆژێ سەرەتاپمان بەرە لای ئەمریکانە دێن زۆر باشە سەبارەت بە نزمە فشاری خوێن زیاتر لە 500 میلیۆن کەس لە جیهاندا بەدەست ئەم حاڵەتەوە ئەناڵێنن 500 میلیۆن کەس لە سەرانسەری جیانە حاڵەتەکان لەگەڵە لە 180 خەڵکی لە جیهاندا توشبووی ئەم گرفتە ناتەندروستیان بێگومان لە 180 ئەگەر لە 100یەکیش بەڕاستان هەر ڕێژەیەکی زۆرە و دزمە فشاری خوێن تەنها کێشەکەی سەرگێش خواردن و ئەو حاڵەتانە نییە بەڵکو ئەکرێماشی زۆر خراپتریشی لێ بکەوێتەوە حاڵەتەکە زیاتر لە بەساڵات چوانداباوە بە بەراورد بە گەنجان ئەمەش کۆم ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک فاکتەری فیسیۆلۆژی و بایۆلۆژی کە بێگومان لەگەڵ دکتۆری میوان و پسپۆری تایبەت بە بوارەکە باسی بەڵێ جالند پێم خۆشە لە گرافیکدا تۆ تۆزێ باس لە باوچی مەترسیەکان بۆ سەرهەڵدانیم بابەتەکەین لە زۆر گرنگەکان بابەتی تەمەن و شەکرەیە بێگومان خۆت باسە کرد لەگەڵ تەمەنە گۆڕانکاری لە مولولەکانی خوێنایە کە ئەکرێت بێتە هۆکار شەکرش ڕەنگە پێتان سیر بێ زۆر جار شەکرەمان لەگەڵ بەرزەفشاری خوێنا بیستوە بەڵام شەکرە بە هۆکاری ئەو کێشە دەماریانی کە دروستیەکە ئەکرێ نزمی فشاری خوێن دروستکە کە دواترێش لەگەڵ پزیشکی پسپۆرە باسەکەین بابەتی کەم خواردنەوەی ئەو دووبارەیەوە باسمان کرد لە نێو هەواڵەکان بابەتی قەڵەوی و دەرمان ئەلەن قەڵەویش هەر زۆرینەی کاتەکان لەگەڵ بەرزەفشاری خوێنا بیستومانە بەڵام قەڵەوی ئەو دەرمانانی کە زۆر جار بووی بەکاریە کە دەرمانە میسپێکەرەکان و بابەتەکانی ترن گیر و گرفتی دووبارە دابەزینی فشاری خوێن دروستەکەن لەبەرەوەی و ئاوە زۆرەی جستەکە دەرەچێ بابەتی خوێنبەربوون بێگومان تو ئەو 5 لیتر خوێنی کە لە جستەتای ئەگەر بێت و کەم بکە بەرزی فشاری خوێنەکەش دابەزێ لەگەڵ یاوە نزمی فشاری خوێن دروستەکە و بابەتەکانی گرفتی دەماری کە ئەویش پێم خۆشە دواتر بە وردی لەگەڵ پزیشکی پسپۆرە پرسیاری تایبەتی سەبارەتکەین و وەڵامیشمان دەست پێ هەر بۆیە لەگەڵمان بمێنن کۆمەڵێ پرسیاری دیاریکرا و کۆمەڵی وەڵامی زۆر گرنگ سەبارەت بە نەخۆشی و بابەتەکە ماوە بەڵام وچارێکی کورد وەرەگرین و دواتر گەڕێنەوە خزمەت بەڕێزارم دووبارە بەخێر بێنەوە درێژە بە بڕگە و باسی ئەمڕۆمانەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئامانج خەزنەدار پسپۆڕی ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵ و هەناوی بۆ فشاری خوێن و شەکرە دکتۆر زۆر بەخێر خۆشحاڵی سپاس بۆم دەرفەت و سپاس بۆ بەڕێزە دکتۆر پێم خۆشە سەرەتا جیاکاریەکمان بۆ بکەی لە نێوان بەرزە فشاری خوێن و نزمی فشاری خوێن ئەوەی کە ئێمە زۆری بیستین بەرزە فشاری خوێن لەناو خەڵکا بە زەخت ناسراوە بەڵام ئێمە باسی ئەمڕۆمان تایبەتە بە نزمی فشاری خوێن کەمێ باسی نزمی فشاری خوێنمان بۆ بکەیت ئێمە زارێکی تر ئاماژەمان پێ چەند جارێکی لە شوێنی ترانی زەختی مرۆڤی ئاسایی ئێستا بێ 120 کەمتر بێ نابێت زیاتر بێ هەر کاتێ ئەم ڕقەمە زیاتر بوو وانای وردەوردە و کەسە بەرەوەڕە زەختەکەی بەرز بێتەوە هەویش دەرەجاتی لەم مینای باسی ناکەینێمە بەڵام کەی ئەڵێن زەختەکە دابەزیوە هەر کاتێ هەر مرۆڤێک زەختەکەی لەنەوە لەسەر 6 دابەزی یعنی یان نەوە لە 6 بیا کەمتر بوو بۆ کەساوتێ زەختی دابەزیوە بەڵام هیچێک سیستۆلەکەی یان زەختی سەرەوەی با بڵێن لە سەرونەوە بێت خوارەوەی 6 بێ پێی ناوتێ دابەزیوە زەختەکەی بەڵام ئەو کاتانێکە ئەم دوو ڕقەمە هەردووکی یەنەوە بە 6 و کەمتر
ئەو کاتەوە مرۆڤ پێوترێت زەختی دابڵێ چووکم لەم کاتەیە هەندێک چالاکی لەش هەیە وردە وردە لەوانەیە تەسیری لێ بکرێ بۆ نمونە چالاکی مێشک چالاکی هەناسەدان چالاکی گورسیلەکان چۆنی کاریان تێگرێت دکتۆرم چالاکی ئەوەی کە تۆ کەم زەختەکە کەم بۆ مانای ئەو کەمیەتە خوێنەی کە لە دڵەوەێتە دەروانێ بەشی ئەو هەموو عملیاتە گەورەی ناولەشی مرۆڤ ناکە لەبەرەوە تۆ بێ مەسەڵەن گورسیلە بڵێن پێویستی بە کەمێتێک گورسی هینەیە خوێنەیە ئەگەر تۆ لەو تەوژمەیان نیسبەتێکی کەمی بۆ بنێری وردە وردە تووشی قسووری ئیشەکەیە بێ بۆ نمون مێشک بە هەمان شێوە وەرگانەکانی تریش جگەریش هەمووی تاسیرەکان ڕیخۆڵەکان حتا ڕیخۆڵەکان پێویستیان بە لە کاتی نان خواردنە پێویستیان بە نیسبەتێکی زۆر خوێن هەیە بۆ کردداری ئەوەی کە ئۆکسسیژین وەرگێ عملیەتی نەقلی شەکرە و خواردنە ئەوانەی ئەو خۆراکانی کە مرۆڤ وەریگرتووە لە ڕێی چۆ گازێتەوە لە ڕێی خوێنەوە گازێتەوە ئەگەر تۆ تەوژمە خوێنەی کە لە دڵەوە دەرەچێت بۆ قوتەوە بۆ کفاەتە نەبێت تەوان ئەمانە هەمووی تەسیریە بێ باشە دەستخۆش دکتۆر ئەکرێت بڵین داوەزینی فشاری خوێن نەخۆشیەکە یاخود ئەگەر بە شێوی تر پرسیین ئایا چ کاتێک ئەم حاڵەتە حاڵەتێکی مەترسیدارە خۆی دابەزینی زەخت و بەرزبوونەوەی زەختیش خۆی هیچ کاتێک ئەمانە نەخۆشی نین بڵێ بەڵام زۆربەی کات ئەبنە هۆی چەند گیرۆگرفتێک لە بەشەکانی تری لەشمانە ئەجین تۆ ئێستا کەسێکی گەنج زەختەکەی 9/6 یان 9/5 یان کەمترە بەزی عرازیشی نییە چکم بۆ دابەزینی زەخت لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕە هەیە نیشانەکانی زووتر یا دەرەکەوێ هەیە عینی ڕێژەی زەختی هەیە بەڵام نیشانەکانی تا دەرناکەوێت ینی لەبەرەوە هەر کاتێک زەخت بڵین بەرز بوو تەبەر نیشانە و عرازی خۆی هەیە بەڵام کە داش بەزی بە هەمان شێوە ئەمانیش چەند نیشانە و عرازێکی هەیە کە لەو کەسایە دەرەکە کاتە بێگومان هەر وەک چۆن بەرزی کێشی هەیە نزمیش کێشەی هەیە جا دکتۆر خەڵکانێکی زۆر هەیە لێ من چەند ساڵە بەڕاستی پستانی خۆمەگرم هەمیشە مەسەلەن لە نۆیە سەرەکەم و خوارەکەم هەمیشە لە 6 و 7 بەزڵی هیچ کێشەیەکم نییە ژیانی ئاسایی خۆمەکەم هیچ نەخۆشیەکەم نیە هیچ دەرمانێ بەکار نایەنم باسی ئەوەش کرا لە هەنێک لە توژینەوەکان کە خوێنمە و بەدوڵە چون بکرد ئەڵە زۆرینی ئەوانەی کە فشاریان 9/6 بێ و کەمتریش بێ زۆر جار ئاساین هیچ گرفتێکیان نییە ئەم بەرودۆخە چۆن کێشیان بۆ چۆنە مەسەن ئێمە دوو زەختمانەیە زەختی سەرە و زەختی خوارەوە هەموو کاتێک باشترە بینی ئەم دوو زەختە مەلایەنی کەمەوە 30 بۆ 40 دەرەجە بێ بۆچی گرنگامە بۆ ئەوەی عملیەتی خاوبوونەوە و گرژبوونەوەی دڵ بە شێوەیەکی ئاسایی بێت ئەو مقاومەی ئەو دژە هێزەی کە لە ناو بۆری خوێنەکانایە لەگەڵ ئەو قووەتی دەفعی خوێن لە ناو دڵەوە بووە ناو ئەم بۆریانە هاوسەنگیشی تیاابێ ئەگەر ئەو هاوسەنگێش بە چی دروزێ بەم 30 دەرەجە 40 دەرەجەی لە بینانە هەر کەسێک ئەگەر بێت و مەسەڵەن لە 40 زیاتر بوو بۆ نمونە زەختی سەرەوە بڵین 160 بوو بەس خوارەوەی 70 بوو باش بۆ نمونە ئەمە فەرقەکە زۆر دەرەچێت بێگومان وایە ئەمە معنای چی ئەگەێنێ معنای ئەوە گەێنێ کە ئەم دڵی ئەم کەسە کە پاڵ بە خوێنەکەوانێ بە قوتێکی زۆر پێوانێ بۆ چکم مقاومەیەکی زۆر هەیە لە ناو بۆریەکانە ناو بۆریەکان مقاومەیە لەبەرەوە هەندێک گۆڕانکاری لە ناو دیواری دڵەکە دروزەوێت کاتە لەو کاتەوە مەجموعەیە مەشاکی دروزەبێت بەڵام ئەگەر بێت و فەرقەکە کەم بێتەوە مەسەن لە 40 دەرەجە کەمتر بێ هە لە 30 کەمتر بێ باڵێن بڵین جیاوازی سەر و ژێر مەسەن ئەم جارە با بڵێن 100 بە 85 بۆ نمونە یان 12 بە 9 بۆ نمونە کەمترە ئەمە چی دەلال لە چیە گەێنە دەلال لەوە گەێنە کە دڵی ئەو مرۆڤە دیوارەکانی ماسوولەکانی پێی پێویست ئیشی خۆیان ناکەن ئەو قوتی دەفعیان نەماوە مترۆ کەسە ئایا دووساری جڵتەی دڵ بۆتەوە ماسوولەکانی تووشی التیهاب بوون سەمامەکانی باشیش ناکەن ئەو قوتی دەفع یعنی ئەمە دوو ڕێگەیە کە ئەتوانین فێبی دۆزینەوە ئایا ئەمە بەهۆی بۆریەکانەوەیە یان ئەوە تا بەهۆی ماسوولەکانی دڵێوێتی کە ئەم جیاوازیە لە بەرز و نزمیان دروزەبێ ئەنجا ئەمە گرنگە بۆ ئەوەی کە ئەو کەسە ئەگەر بێت و ئەم فەرقا لەوە کەمتر بێ زۆر جار ئەو خوێنەی کاسێ بۆ ئەندامەکانی لەش بە شێوەیەکی پێویست ناڕابووی زۆر باشە دکتۆر ئایا جیاوازی هەیە لە نێوانەوەی کە کەسێک
لە ماوەیەکی کەماواتە بۆ نمونە بۆ چەند کاتژمێرە پەسانی خوێنی دابەزێوی تر تووشی حاڵەتەکە نەبێتەوە یاخود بۆ کەسێک کە بەردەوام تووشی حاڵەتەکە بێ ئاکرێ ئەوەی دووەم کە بە زۆربەی کات حاڵەتەکەی لەگەڵایە نیشانی نەخۆشیێکی تر بێ بەتەچیت باشۆ گەرێکێک دووساریی مەسەن کتۆپڕ دووساری دابەزینی زەخت بێ بۆ نمونە ئەمە فەرقی لەگەڵێکێکا کە مەسەن ماوەی چەندمانی کە زەختەکەی هەر لە کەمیامەوە چکم لەشی مرۆڤ بۆ ناساوە کە خۆی چاکاتەوە خۆی پارسەکاتەوە بەس وەگەر یەکێک لە حادسەیەکی سیارەیە بە ناوسکی ناو عزیێتی پێگەیشتەوە نەزیفیشی داخلی زۆری هەیە یان یەکێ نەزیفی مەعیدەی هەیە بە قورحەیەکەوەنە ئەمانە لە فترەیەکی کەمە نیسبەتێکی زۆر بڵێن شلەی ناو خوێنیان کازۆلێت و حرەکەی تێ کەمە بێتەوە کاتە پلازما ڤۆلیومەکە کۆلاپسی کرد ئەمە کەوا کات ئەو کمێتی خوێنەی کاچێتەوە ئەگەڕێتەوە بۆ دڵ بەشی ئەوە ناکات پاڵی پێوەنێ بۆ قوتەی کە کەمیەتیشی ئەتیادی خۆی وەرەگرێ ڕۆژانە لەبەرەوە حەزمی ئەو شلەی کە لە ناو بۆریەکان ئاسۆڕێتەوە کەمی کردووە لەبەرەوە تەسیری زۆر دکتۆر یەک شتیتر هەیە زۆر حەزەکە میگلایکەینەوە زۆریش پرسیاری خەڵکەوە ڕاستی بە تایبەتی سەوردە وردە پێنینە وەرزە زۆر گەرمەکانەوە بە تایبەتی مانگی حوتوەژ خۆ بە ڕێزە باسە کرد زۆر گەرمە بێ و ئارەقنەوەیکی زۆر ڕایەوە زۆر جار و حڵتە لە ناو بازار و لە ناو قەرباڵخیای بینیکێ لە پڕا بورێتەوە لە پڕا توانای نامێن و بێهێزە بێ وڵێ بەرچاوم ڕەش بۆ دایانیشێنن کۆمەڵێکیشی لێ کۆ بێتەوە هەر یەکە و ئێوێ هاوکاری کا بە شێوازی خۆی چاوەی کە زۆر باسەکرێ ئەڵێن یەکسەر ئەڵێ ئاوی بەرە زەختی دابەزیوێ ئەڵێ خواردنێکی بەرشتێکی سوێریا شیرینی بەرە زەختی دابەزی حەزەکەم بۆ مانێکلایەکی تۆ ئەمە ڕاستەکە ئەکرێ وڵی زۆر علمی نییە ئێمە گەربێت و باسیدا جۆرەکانی دابەزینی زەختکەین لەوانەیە زیاتر جوابی زەنا ببمەوە ئێمە هەموو کەس زەختی دابەزی شەر نییە ئەگەر تۆ 5-6 کەس هەبێ یان زەختیان دابەزی بێ هۆکارەکەی یەک هۆکار بێ سێر ڕێگەی ڕئیسیمانەیە کە زەخت هەیە دابەزێ هیچانەوەیە کە بڵێن ئەو کەسە پاڵکەوتووە یان دانیشتۆ لە پڕ هەڵەسێتە سەر بێ باشە ئەم عملیەتە پێوتێ ئۆرسۆستاتیک هایپۆتێنشن واتە پۆستڕەڵ درۆپە چۆن دروزە بێمە ئەگەر بێت و کەسە خوزاری وا زەختەکە شاتیا دیە مەسەلەن 12 لەسەر 8 بۆ نمونە کابرایەکە عمری مەسەن 70 ساڵە 65 ساڵە زەختەکەی هەی بێ نەی بێ دەرمان وەرگێ دەرمان وەرنەگرێ ڕاگیری کردو بەڵام جاروبار تووشی ئەم حاڵەتە بێ کە لە پاڵکەوتن و یا دانیشتنەوە هەڵەسێتە سەر بێ لە ماوەی چەند سرکەیەکا بۆ تا 2 بۆ 3 دقە هەز بە سەرگێش خواردنێکە کات چکم بۆ ئەو عملیەتەی کە لەویا پێویستە بۆ ئەو کەسە بیکە بۆ زەختەکەی دانەبەزێ ڕفلکسێکە کە تۆ واکە لە کاتی هەڵسانە کە هەڵەسیت تۆ پاڵکەوتووە ئەمما بۆری خوێنانەی لەشی بەعام بێزگە لە سەری هەمووی حەزمێکی تایبەتی خۆی هەیە لەو کاتی هەڵسانەیەکە هەڵەسێتە سەر بێ مفروزە ئەو ڕفلکسا بێ ئەم بۆریانە بگوشرێ بۆی خوێن بە ئازادی و بە مەزبوطی بچێ بۆ مێشک نەکاتەوەی کە دووساریەوە بێ کە زەختەکەی دابەزم لەبەرەوە کە زەختەکەی بەڵێن زەختی سەرەوەی 2 دەرەجە 20 دەرەجە دابەزی بۆ زمانی نەکە قسە بکەین 120 سەرشتا باڵێن دابەزی زەختی خوارەوەشی 10 دەرەجە دابەزی لیانی دڵی هەر کەسێک لەو کاتەیە لە 30 ینی لە دقەیەکە 30 جار زیاتر بێ مثلا بۆ نمونە 80 بووە ئەبێ بە 120 ئەم سییانە بەیەکەوە کۆی کەیتەوە معنایەوەی و کەسە تووشی ئەم حاڵەتی پۆسەڵ درۆپە بووە لەو کاتەیە ئەمە لە کوێ ڕۆیە زیاتر لەو کەسانەی کە لە عمرا گەورن زۆربەی کات شەر نییە ینی ئەو کەسە لە خۆی وای لێبێ بە هۆکاری کەوەی مەسەڵەن ئاوی لەشی کەمی کردووە تووشی تایەک بووە هەندێک دەرمان بەکارێن گرفتێکی تری هەبێ بوو بێتەوە ئەو گرفتانەی هەیە لەگەڵواکە ئەو ڕەتفعلانە کەم بێت ژین هەموو کەسێک کە لە عمرایە ئەمەیان توش نابێ ئیلا لەو حاڵەتانەیان نەبێ ئەمە زۆرێکیانە زۆرەکی تریان ئەوەیە کە کەسەکە بڵێن هەر لە گەورەکانە ڕۆیە بۆ نمونە ئەم کەسە زەختوشتی کۆنتترۆل بوو هەموو کاتێک بەڵام ئێستا هەستەکان ماوەیە کە دوای نان خواردنێکی قورس خۆمان پێ مەسەن نانی نیۆڕۆ بێ ئێوارە کە نانەکە خوا دوای وەستەکە لە ماوەی سەعاتێ بۆ 2 سەعاتە ئەم حاڵەتی توژە بێ کە زەخت دابەزینە بۆ چووکم لەو کاتەیە کە و خواردنێکی ناڵێم مەسەن لە تێنان و چایە خوایان تۆزێ ماسخوا و ئەمەی توژە بێم لەو کاتانەیە کە ئەو کەسە خواردنێکی تۆزێ قورسە خوات ئەم حاڵەتی توژە بێ
دوای سعاتی 2 ساعت لە نان خواردنەکە بۆ چووکم ئەو کاتە مێشکی عازەیە بە دڵ کە زیاتر خوێن بەرەو چۆ بڕا بەرەو معیدە و ڕێخۆڵەکان بڕا بۆ عملیاتی هەزم و شتانەتەوە بێ لەم کاتەیە ئەمەفروزە وەکو چۆن ئەوەی یەکەمیانتوان لە کاتی پاڵکەوتنەوە سانەکاڵە سێم ئەبێ ئەم بۆری خوێنانەی لەش بەعام گرژوونێکی تا دروست بێ بۆی خوێنەکە زیاتر بۆیە بڕە ئەم حاڵەتە زۆر جار بەهۆی کاریگەری هەندێک نەخۆشی مزمینەوانێ ئایا زەخت بێ ئایا ڕۆماتیزمە بێ ئایا هەر نەخۆشیی مێتابۆلیک بێ ئەم عملیەتە ناکرێت دروست نابێت ئیسیجابەی نابێ لەبەرەوە ئەو کەسە هەست بە دابەزینی زەختەکە و ئاڕازەکانی دابەزین ئەم دوانە لە کەسی بەتەمەنا ڕۆیە بەڵام جۆری سێهەمیان لە کەسی گەنجان ڕۆیە لە مەسەڵەن مناڵە لە گەنجە زۆر لە خوار 25 ساڵەوانێ تیان ناڕوە لە چ کاتێکە لە کاتێکە کە لە شوێنێکە بۆ ماوەیەکی زۆر لەسەر قاچەکانی ئەوسێ بەبێ حرەکەم ئەمانە سیرەکەی لە ساحی عرەزاتە لە شوێنێکە مەسەڵەن فتەیە بە پێوەستاوە لە ساحەیەکە تۆتۆپێنە ئەم وەستاوە جوڵەی نیە حرەکەی نییە سێ بەردەوام سێری ویاریەکە ئەما بێتەوەی جارێکتر هەندێک گۆڕانکاری کە پێڵەن ڕیفلێکسە لە بینی مێشک و دڵە کەوا کات بۆریەکانی دڵ زیاتر بکرێنەوانێ و لیانی دڵیش وردە وردە هێواژە بێتەوە ئەو کەسە دووساری زەخت دابەزی بێت زۆر باشە دکتۆر لەلایەن خانمانەوە زۆر سکاڵی دابەزینی فشاری خوێن ئەبیستین ڕۆژانە هەوکات چیە کە ئەم حاڵەتە لە ناو خانمانە ئەوە نەزیاترە لە ناو خانمانە یەکەم بۆ نمونە حەزمی دڵی ئافرەت لەگەڵ حەزمی دڵی پیاوە حسابێکی وەکو حەزم فەرقیانەیە کە بچووکترە با بڵێن باشە لەبەرەوە ئەو کاردێکاوت پێی کە هەیەی ئەو حەزمی خوێنەی کە لە ماوەی دەقەیەک و یان لە کولی گوشینێکە کەمترە لەوەی پیاو باشە ئەس چۆنێ بتێ فەرقێکەیە لەوەینە دووەم بوونی هەندێک هۆرمۆنی ژنانەیەکەوە کە مادەی هۆرمۆنی پرۆجسترۆن کە زیاتر هۆکارە بۆ ئەوەی کە ئەم بۆری خوێنانە زیاتر بکشێن لە ژنانە هینی جسم بەعام لەبەرەوە قابلیەتی زیاتریان هەیە بۆ ئەوەی کە زەختەکەیان دایمە دابەزێ کەمتر بێ بەڵام جەناباسی ژنێکە لە کاتی حەملە زیاتر ئەو زاهیرەیە دەرەکەوێت باشە ژنێکی حامیلە هەتا 24 هەفتەمینی بڵێن ترایمیستەری یەکەم و دووەم زۆربەی کات ئەمانە زەختیان دایمە لە خوار 12 پێش حەملەکە زەختی 12 بەڵام کە حامیلا بێ زەختەکەی دایمە لەوە کەمترە بەڵێ بەڵام هەندێکیان ئەگەنە نۆ لەسەر شەشەکەی خۆمان کە باسمان کرد لە بازی حاڵەتە جاری وایە ئیلتیهابێکی هەیە مەسەڵەن ئێرهاقێکی هەیە بڵێن مشکلەیەکی جەسەدی هەیە لەژێر تەسیری پرۆجسترۆنەکە وایە بەڵام کە ئەگەنە ترایمیستەری سێ با بڵێن سێمانی ئەخیر لەم حاڵەتە شاجارێک کە لەوانەیە دووچاری دابەزینی خوێن بێتەوە بۆ زۆر جار پێڵەن لەسەر پشت پاڵکەوە ماوەیەکی زۆر ئیسراحەتکە بۆ ینی ژنی حامیلە یەکێک تۆسیەکە ئەو پاڵکەوتنەوە حەزی مناڵەکە گەورەیە لەسەر ئەنفیرە بێناکابەواتە خوێنبەری ڕئیسی دڵ کاکەوێتە ژێر مناڵەکەەوە بزەبت واکە ئەو کەمیەتی خوێنەی کاگەڕێتەوە بۆ دڵی دایکەکە کەمتر بێ لە پێویست لەبەرەوە دووچار ئەو کەسە هەندێک جار دووچاری زەخت دابەزین دکتۆر لەو زۆربیان ئێمە مشکلەی بەرزبوونی زەختمان هەیە لەگەڵانە بەڵام ئەم جۆرەشیان هەیە باشە بەدەل لە حاڵەتی سفری ئایا پەیوەندی هەیە بە سووری ماگانەوە ئەکرێ سووری ماگانە شۆکارە بێ بۆ دابەزینی فشاری بەڵام سووری ماگانە ئەتوانە بڵێم زیاتر تەسی لە هیمۆگلۆبینەکەیەکە هیمۆگلۆبین ستیت لە مادەی ئاسن ینی ئەوانە زیات تەسیرەکە چونکم ئەو کاتەی کە ئەو بڵێن لە کاتی سووری ماگانەیە ناڵێم جسم خۆی ڕێگە خاتەوە مکاتێ ئەو حاڵەتە دروستەکە ڕفلکسێک دروستەکە کە زەختەکەی بیێڵێتەوە مەسەلەن ناکرێت بوو بڵێن بۆی زیبێکی ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژەوە زەختەکەی بێتە خواردنەوە لەسەر شش یعنی ناحی فەسلەجەی جسم خۆی توانێت ئەوە ڕێخاتەوە زۆر باشە دکتۆر ئامان زۆر سپاس بۆ بەڕێز بەداخەوە کاتەکەمان کۆتایی هات ڕاستە کۆمەڵە باسی تر هەیە کە بەڵام ئینشاڵڵا گەر دەرفەتی داهاتوە بێ بۆ کاتی هەڵەگرین بە شێوەیەکی گشتی بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم جوابێک و کۆمەڵە زانیاری ئەگەر کەمیش بێ سەبارەت بە بابەتی کەمی پەستانی خوێنوەرتان کرد بێ و سوودێکتان لە بەرنامەکە وەرگرت بێ هەتا دیدارێکی تر و هەتا بڕگەیەکی تری تەندروستی بەخواتان ئەسپێرین هەر تەندروست باش و لەش ساز
دووبارە سپاس بۆ دەستان دکتۆر خۆش بێ. هیوادارم بە دەستان گشتی بابەتەکان سوودی هەبوو بێ بۆتان هەر تەندروست بن و خواتان لەگەڵ